بڕیار بوو دانیشتێکی دیکەی دادگاییکردنی ڕۆژنامە نووس شێروان شێروانی بە تۆمەتی پەنجەمۆرکردن بۆ هاوڕێکانی لە زیندان لە دادگای هەولێر بەڕێوە بچێت، بەڵام دادگاییکردنەکە بۆ هەفتەی داهاتوو دواخرا. تۆمەتەی خراوەتە پاڵ بریکاردارمە شێروان ئەمین نوعۆ کە تۆمەتبار کرا بە پێی مادەی 280 و 298 گوایە لە جیاتی هەندێک هاوڕێی پەنجەمۆری کردیە. دادگای تاوانی سێ هەولێر دادگایەکەی ڕاگرت لەبەرەوەی داواکاری گشتی مختەسی ئەم دادگایە ئامادە نەبوو. داواکاری نوێنەری داواکاری گشتیە چیتر دانرا بۆ هیچ زانیاری نەبوو داوای داوایەکە تاجیل بکرێت لە بۆ 20 مانگ. هاوڕێکانی شێروان شێروانی کە لە زیندان لەگەڵی بوون ئەو تۆمەتە ڕەت دەکەنەوە کە دراوەتە پاڵ شێروان شێروانی. ئەوان دەڵێن هەر کارێکیان لە زیندان کردبێت بە ئاگاداری ئەوان بووە. ئەمە ئەو مافدابی ئێکۆدۆک و هەگەر کەسێک حاضر نەبێت هەواڵێمە برادێمە پێش بە جیاتێوی پەنجەمۆرێ بکەوت ناوە زیندانێدا تشتێکی نۆرمالە وەگەر ئەڤژە چتەش دەرە هەریە باتڵە نابتە قەزیە بەس بەهانە یا هەندێک و سەر شێروان شێروانی ئەڤروکە ئەف کەیسە سەرڤە کردیاک و بی برادرت خۆیان کاتکردیت قالبێکی یاسێدا و هەر یاساژت دوورە شەوێ چەندەها و ببتە کەیس سەر ji dest pêka keysa behdînan heta niha keysa behdînan keyseka siyasî bûye hiç binameyekî yasayî di keysa behdînan da nebûye me dît jî ji destpêka girtina me heta niha ku hindek her çend beşek ji me hatine azadkirin belê ta niha jî hevalên me qehreman şukrî kak şêrvan şêrwanî her wasa guhdar zêvarî her wasa malanezî û çendeha zîndaniyên diyên siyasî di nava girtîxaneyên siyasiyên û yên hizbiyên Kurdistanê dane. بەوتەی پارێزەرانی کەیسی گیراوانی بادینان ڕۆژنامە نووس شێروان شێروانی لە 9 ئەیلولی ئەم ساڵ سزاکەی تەواو دەبێ و ئازاد دەکرێت ئەگەر هیچ سزایەکی دیکەی بۆ دەرنەچێت. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.